وتی ئەگەر ناتوانێت خزمەتمان کە بۆچی بۆ دەدەسەڵاتداری ئێمە؟ باشە ئەگەر ناتوانێت خزمەتمان کە بۆ ئێمە غافڵ کردووە، بۆ لە ئێمە بی ئاگایە. خوا لە بینی من و عومەر دابێ. ئیمامی عومەر دەستی کرد بە گریان، زۆر گریا، ترسا، داچەڵەکە. ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ کە ئیسلامی ڕاستەقینەی تەطبیقە کرد. شەوێک لەگەڵ گەنجێکدا ناوی ئەسلەم بوو، گەڕا بە ناو شاری مەدینەدا لای حەڕە، وتی با بچین زانی خەڵکی حاڵی چۆنە. لە دوورەوە ئاگرێکی بینی، وتی ئەی ئەسلەم، ئەم ئاگرە لەوانە کۆمەڵە کەسێکی ڕێبوار بن، سەرما ئەمانی هێنا بێت، شەو و سەرما، تاریکی شەو لەگەڵ سەرمادا ئەوانی لێرەدا کۆ کرد بێتەوە. با بچین بۆ لای ئەو کەسانە بزانن چیان پێویستە، نەک ڕێبوارێک بن، پێویستیان بە یارمەتی بێت. خەریکی خزمەتی خەڵکەکەی خۆی بوو، ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت، چونکە ئیسلامی جێبەجێ دەکرد. ئەو ئیسلامە کە خێر و بەرەکەتە. کاتێکە لە ئاگرەکە نزیک بووەوە، تەماشای کرد ئافرەتێکە لەگەڵ چەند مناڵێکە. مناڵەکان دەگرین، بەڵام زۆر دەگرین. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ سەلامی لە ئافرەتەکە کرد، فەرمووی ئەوە ئێوە چی دەکەن لێرانە؟ ئەو مناڵانە بۆچی دەگرین؟ خوشکی بەڕێزم، جوان گوێ بگرین. ئەگەر ئێمە بەڕاستی کەسانی لە خواترس دەسەڵاتدارمان بێ، خۆشی و شادی ڕوومان تێکەت، چونکە بە ڕەحمە، بە بەزەییە. بە ئافرەتەکەی فەرموو خوشکی بەڕێزم، ئەم مناڵانە بۆچی دەگرین؟ وتی ئەو منداڵانە برسیانە. تەماشای کرد مەنجەڵێ دانراوە، ئاگر لە ژێریایەتی. وتی ئەی ئەو مەنجەڵە چییە؟ وتی ئەو مەنجەڵە بەس ئاوی تایە، بەس ئاو. ئاوەکەم داناوە لەسەر ئاگرەکە، ئەمەوێت مناڵەکان بێدەنگکەم وا بزانن خواردنیان بۆ دروستەکەمە تا ئەخەون. بەڵام غەیری ئەو هیچیتیان نییە. بەڵام وا دەزانن ئەوان وا تێگەن دایکیان چێشتیان بۆوەکە، خواردنیان بۆوەکە، ئەمەوێ بێدەنگیان کەم بەهۆی ئەم ئاگر و مەنجەڵەوە هەتا خەویان پێ دەکەوی بە برسێتی. بەڵام فەرمووی والله بەینەنا وبەینە عومەر، خوا لە بینی ئێمە و عومەر دابێ، خوا لە بینی ئێمە دابێ. ئەو خەلیفەی موسڵمانانە، دەسەڵاتدارە، خوا لە بینی ئێمە ئەوان دابێ. لە ڕۆژی قیامەتە شکات لە عومەری کوڕی خەتابەکە کە مناڵەکانی مناوە برسیانەوی چیان پێ نییە. ئیمام عومەر ڕەزای خوای لێ بێ فەرمووی خوشکە بەڕێزەکەم، عومەری کوڕی خەتاب نەیفەرموو من عومەرم، فەرمووی عومەری کوڕی خەتاب تو زانێ حاڵی تۆ وایە. وتی ئەگەر ناتوانێت خزمەتمان کە بۆچی بۆ دەدەسەڵاتداری ئێمە؟ باشە ئەگەر ناتوانێت خزمەتمان کە بۆ ئێمە غافڵ کردووە، بۆ لە ئێمە بی ئاگایە. خوا لە بینی من و عومەر دابێ. ئیمامی عومەر دەستی کرد بە گریان، زۆر گریا، ترسا، داچەڵەکە. نەیفەرموو عومەری کوڕی خەتاب منم. وتی ئەی ئەسلەم با بڕۆین، ئێستا دێمە خوشکە بەڕێزەکەم. هات کۆمەڵێک ئارد و خواردەمەنی حازر کرد و وتی ئەی ئەسلەم بیدە بە شانمە، بیدە بە کۆڵمە. وتی من هەڵیەگرم خەلیفەی ئیمانداران. فەرمووی نەخێر، بیدە بە شانی مندا. تۆ ئایا لە ڕۆژی قیامەتە تاوانی من هەڵەگری؟ بیدە بە شانی مندا و بە کۆڵی مندا. ئیمام عومەر ڕەزای خوای لێ بێ بە پەلە هاتەوە بۆ لای ئافرەتەکە، هەویرەکەی شێلا، منجەڵەکەی پڕ کرد لە خواردن. ئەمجا عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئاگرەکەی خۆش ئەکرد و فووی ئەکرد بە ئاگرەکەدا و دووکەڵی ئاگرەکە چوو بە دەموچاوە بە ڕیشی ئیمامی عومەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. خواردنەکەی حازر کرد، نەیفەرموو خوشکەکەم تۆ خۆت حازری کە. خواردنەکەی بۆیان ئامادە کرد. مناڵەکان لەگەڵ ئافرەتەکەدا تێریان خوارد، دەستیان کرد بە پێکەنین مناڵەکان، دڵیان خۆش بوو، دەستیان کرد بە یاریکردن، چونکە تێر بوون. عومەری کوڕی خەتاب خۆی ئاگرەکەی خۆش ئەکرد، فووی ئەکرد بە ژێر منجەڵەکەدا، ئاگرەکە بۆی زیاتر گەشت بێت و دووکەڵەکان ئەچوو بە دەموچاویدا. بەڵێ کاتی ئیمام عومەر ڕەزای خوای لێ بێ بینی مناڵەکان تێر بوون، دڵخۆش بوون، دەستیان کرد بە یاریکردن. ئەمجا ئافرەتەکە فەرمووی جەزاکە الله خەیڕەن،
براکەم خوا پاداشتی خێر بداتەوە بەخوای گەورە تۆ شایانی ئەوەی کە خەلیفە بی نەک عومەری کوڕی خەتاب تۆ شایانی خەلیفایەتیت نەک عومەری کوڕی خەتاب کە ئاگای لە ئێمە نییە ئەی فەرمووی خوشکەکەم قسەی باشکە و لێیدا ڕۆشت نەیفەرموو من عومەری کوڕی خەتابم ئەگەر ئیسلام حکم بکە ئێمە بە ئیسلام ڕازی نین زۆر ببە بۆیە ئیسلام بەرەکەتە دەسەڵاتدار دەبێت چاو لەمانە بکات ئاگای لە کۆمەڵگابی ئاگای لە دەوروبەرەکەی خۆی بێ چونکە ڕۆژێک دێت لە ناو کفنێکە دەپێچرێتەوە زوڵم مەکە کۆتایی بە زوڵم بێنە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بکە بە پێشەوە و قدوەی خۆت عەدالەت بە هەموو کەسێک خۆشتی دەوێت پێش هەموو کەسێک خوای گەورە بۆیە ئیسلام نیعمەتە ئێمەش لە کۆتاییدا دەڵێن بەخوا ئیمامی عومەری کوڕی خەتاب ئێمەی موسڵمان بێ ئێوەمان پێوە دیارە خوای گەورە لە بینی ئێمە و هەموو کەسێکی زاڵما بێت خوا لە بینی ئێمە و ئێوەی زاڵمدا بێ کاتێک کە ئێوە هەر کەسێک کە زڵم لە هەر میلەتێک دەکات لە ئێمە و هەر میلەتێکی تریش خوا لە بینمان نابێت بەڵام ڕۆژێک دێت هەموو حەق و حسابێ دەکرێت هەموو کەسێک پاداشتی چاکەکانی وەرەگرێ و سزای خراپەکانیشی وەرەگرێ بە دڵنیاییەوە حەقی مێرولەیەک نافۆتی پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم چۆن حەقی ئیماندارێک و خواناسێک و نوێژکەرێک دەفەوتێ